دەسەڵاتی ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراقی حەیدەر عەبادی هەیەی بۆ چاکسازی، بۆ پێداچوونەوەی هەڵەکانی ڕابردوو، بۆ دژایەتیکردنی گەنجەڵی لەو دەسەڵاتەوە وەریگرتووە و لەو تەخویلە وەریگرتووە کە ئەساسەن پەرلەمانی عێراقی و ئەنجومەنی نوێنەرانی عێراقی داوێتی پێی، بۆیە زەرورە ئامادەبوونی و پێشکەشکردنی ئەم راپۆرتانە. ئێمە پێمان وایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و دڵنیام پەرلەمانتارانی کوت لە کوردیەکانی تر هاوڕان لەگەڵمانە کە بەشێک لە پرۆسەی چاکسازی چاکردنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستانە، بە تایبەتی تریش دانانی خوتەیەکی تازەتر یا پلانێکی تازەتر بۆ پڕکردنەوەی ئەو هەموو بۆشایی لە ماوەی پێشوە لە بینی بەغدا و هەرێما هەبووە و ئەو هەموو لێکتێنەگەیشتنە هەبووە و تەئکید دەکەینەوە لەسەر دابەشکردن و گەیشتنی ئیستیحقاقی هەرێمی کوردستان بە تایبەتی معاشی فەرمانبەران و تەئکیدمان کردوێتەوە ئەمڕۆ لە بەیانەکەمان لە پێشکەشکردنی هەمانگی تەواو، چ لە ڕووی لۆجستیەوە، چ لە ڕووی تدریبەوە، چ لە ڕووی چەکەوە، چ لە ڕووی معاشەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. بەڕاستی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ لە جەبهەکانە ڕوبەڕووی ئەو هێزە تێرۆریستیە گەورەیە بۆتەوە لە بری دنیا شەڕەکان ناکرێ بە چاوی جێیشی عێراقی و حەشدی شعبی تەماشای نەکرێ و ئیستیحقاقی خۆی پێ نەدرێ. دواتر ئێمە ئەمڕۆ دەستپێکێکمان کردووەوە پێشنیاری ئەواکەین کە لە عێراقا کۆنفرانسێکی هەرسێ سەرۆکایەتیەکە کۆمار، پەرلەمان و حکوومەتی عێراقی ئەنجام بدرێت لە ژێر ناونیشانی ئیسلاح خەیارونە المشتەرەک، واتە غێری ئیسلاح هیچ بەدیلێکی ترمان نییە و هەڵبژاردەی هەمومانە بۆ ئەوەی تەئکیدکەینەوە لەسەرەوەی پرۆژەی ئیسلاح پرۆژەی تاکە کەسێک نییە لە عێراق، پرۆژەی تاکە حزبێک نییە بەرامبەر لایەن و حزبەکانی تر بەکاری بێنێ، پرۆژەی چاکسازی، پرۆژەی ئیسلاح، پرۆژەی هەموو عێراقیەکانە بە تایبەتی ئەوانەی لە یەکەم ڕۆژی پرۆسی سیاسی عێراق و بنیاتنانی دەوڵەتی عێراقیەوە بەشێک بوونەوە تەسحیان داوەوە، ئێستاش بەرامبەر بە تێرۆریستان ڕۆژانە قوربانیە دەن. سوپاسدانەکەین.